پەیمانگەی تەکنیکە کارگێڕیەکان بەشی ژمێریاری بەزان کۆڵایەن پارالێل ئێواران چەندە؟ سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش مسرود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایی لە کەناڵی یاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەی بۆ باسکردنی بەشی ژمێریاری لە پەیمانگەی تەکنیکی کارگێڕی تاوەکو بزانین لەکوێ هەرێمی کوردستاندا هەیە و بۆ کۆنمرەی چەندی وەرگرتووە بۆ ساڵی خوێندنی 2021-2022 واتە ساڵی پات تاوەکو وەکو بەرچاوڕوونیەک هەروەها وەکو زانیاریەک لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بتوانن بە شێوازێکی پوخت و ڕێکوپێک ڕێزبەندەکانتان بکەن خۆشەویستانم بەشی ژمێریاریش هەروەکو بەشەکانی تر بریتە لەوەی کە یارمەتی دەرە بۆ ئەو بەڕێزانێک کە کۆلێژ تەواوەکەن و ئەتوانن ئیشی ژمێریاری بکەن لە کۆمپانیا و فەرمانگە حکوومیەکان و شوێنەکانی تر ئێوەش بۆی بزانن کەمترین کۆنمرەی وەرگیرا و لەم بەشەی پەیمانگە چەندە و چۆنە لەکوێ هەیە تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. سپاس بۆ لایکردنی کەناڵی ئاسۆی زانکۆ سپاس بۆ کۆمنتەکانتان بۆ سەبسکرایبکردنی کەناڵی ئاسۆی زانکۆ کەناڵەکەمان بە هاوڕێکانتان بناسێنن تاوەکو ئەوانش سوودی لێ ببینن و هەروەها لە ئەنستاگرامیش بە هەمان ناوە ناونیشان فۆلۆمان بکەن و کەناڵەکە شێرکەن بۆ هاوڕێکانتان تاوەکو ئەوانش سوودی لێ ببینن بە هیوای سەرکەوتنتان.